من بۆتان عەبدوڵڵا ئەمین ساڵە کارمەندی سەفارەتی سویدی لە عێراق و یاریدەدەری کۆنسولی سوید لە هەرێمی کوردستان بە نسبەت کەرەنتینەی ماڵ ئەبێ بەڕاستی دڵنیایی لە ناو ماڵ بپارێزین بۆی تاچی خێزان هەست بە ئاسوودەیی و خۆشی بکە ئەبێ بەرنامە بۆ کاتەکان هەبێ بۆ نمونە گوێگرتن لە مۆسیقا سیرکردنی فلیمێک بەرنامەی وەرزشیەکان ئەنێ بێ ڕۆژانە تۆ بەرنامەت هەبێ بۆ کاتەکان و هەروە سەبر و تەحەمل و هەروها ئەبێ لەو ماوەیەدا سەردانی برادران و خزمانیش نەکەین یان کەمی بکەینەوە من ناڵێم لە بیریان بکەین بەڵام ڕێگای تایبەت هەیە بۆ نمونە ڤیدیۆ چات هەیە بۆ نمونە ڕێگای سکایپەوە ئەتوانین بە نامە لەگەڵ یەکترا قسە بکەین و ئاگاداری یەکتر ببینەوە. ئەس ڕۆژنامەوان و چارەکوان کاوە عید و خەتاری پەیاما خۆ پێشکەشی خەڵکی خۆی کوردستانت کەم پێگیریە وان ڕێنمایین وەزارەتە تەندروستی هەرێما کوردستانی بکەن و هەروەسا حکوومەتە هەرێما کوردستانی ڕاستی FPF ڕێمایان دەرێ خستین دۆر ڤایرۆزا کۆرۆنا و تێتە ناسین مەترسیترین ڤایرۆزە سەرانسەری جیهانێ و هەرێما کوردستانێ ئەوم هەمزانێک و هەرێما کوردستانی چەندین حالات دەرکەفتینە لەو ماسەرمە هەمووەفرە پێگیری و پشتەوانی لڤان ڕێنمایە بکەین دا تەندروستیە خۆ پارێزین دا تەندروستیە بەرامبەری کەسانن بەرامبەری خۆ پارێزین و هەروەسا دا تەندروستیە جیواکی خۆ پارێزین ئەم هەموو پێکڤە داک و سەغڵەمەیەکە باشتر بۆ ئێکد و پەیدا بکەین لەو مانامەت مالدا دێ بتر ساغلامیە پەیداکەتت ناو جیواکێمەدا و پێگیری ئەمە پڕێنمایە دێ بتر ساغلامیە بۆمە هەموو پەیداکەن. سڵاوتان لێ بە خۆشەویستان من وەکو هونەرمەند خەندەگەر کوچیر داواکاری لە ئێوەی بەڕێز دەکەم کە ئەم ماوەیە بتوانن کە پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بن بۆ سەلامەتی هەموو لایەکە خۆتان زان باویدۆخەکە ئێستا کەمێکنا لەبارە هیوای سەلامەتی و تەندروستی باش بۆ هەموو لایەکە خوازم هیوادارم کە هەموو لایەک سەلامەت بن. ناوگیانە لە ماڵەکەی خۆنجلی کوردیم لەبەر کردووە خەڵکی خۆشەویستی هەرێمی کوردستان داواتان لێ دەکەم لە ماڵەکانتان بێنەوە بۆ سەلامەتی ئێمەی منداڵان. سوپاس.